لەگەڵ فراوانبوونی شارەکانی پێشکەوتنی ئامرازەکانی گەیاندن و زیادبوونی خێرەی ژماری دانیشتوان ڕێژەی ڕوودا و قوربانیەکان زیادی کردو. ڕۆژانە بە هۆکاری جیاواز چەندین کەس لە شوێنە جۆرا و جۆرەکانی هەرێمی کوردستان دووچاری حاڵەتی نەخوازراو دەبنەوە. ئەم حاڵەتە نەخوازراوانەش چ بە شێوازی ڕووداوی هاتوچۆ بێت یاخود ڕووداوی لێدان لە خەڵک بێت بەهۆی ئۆتۆمبیلەوە یان هەر ڕووداوێکی دیکە کە پێویست بکات کەسی بەرکەوتوو بە زووترین کات بگەێنرێتە بنکەیەکی تەندروستی و چارەسەری پێویستی بۆ بکرێت و بۆ ئەوەی مەترسی لەسەر ژیانی کەم بکرێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان هاوتای حکوومەتەکانی وڵاتانی پێشکەوتوو هەوڵی داوە لە ڕێگەی بنکەی 122 فریاکەوتنی خێرا بەهانای ئەم کەسانەوە بچێت کە لە ڕەوشێکی نائاساییدان و باری تەندروستی و ژیانیان لەژێر هەڕەشەدا. لەم ڕێپۆرتاژەدا تیشک دەخەینە سەر سیستەمی فریاکەوتنی خێرا و کێشە و ئاسەنگەکانی. باس دەو حاڵەتانە دەکەین کە زۆرجار هاوڵاتیانی ئاسایی لە هەوڵی ڕزگارکردنی قوربانیەکدان، بەڵام لە دوای گەیاندنی قوربانیەکە بۆ نەخۆشخانەکانی فریاکەوتن ئەوان دووچاری لێپێچینەوەی یاسایی دەبنەوە. وەک دەگوترێت زۆرجار یەکلابوونەوەی کێشەکان لە 3 کاتژمێر تا وەکو چەند ڕۆژێک دەخایەنێت. تیمەکانی فریاکەوتنی خێرا 122 24 کاتژمێر لە دەوامدانا هیچ ڕۆژێک پشویان نییە لە بۆنە و مناسەباتەکان ئەرک و کارەکانیان قورستر دەبێتن. هەردەم کاربەتمان هەنە تەلەفۆن جواب دەدەنەوە 122 کە خەڵک داوا دەکاتن لە مۆبایلەوە تێچووی نییە پارەی تێناچیتن 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیاندایە. ڕۆژانە تیمەکانمان لێرە ئامادەن چاوەڕێی ئەو تەلەفۆنە کە کەسێک لی دەقەوبێت تیمەکان دەربچن بەهانای ئەو خەڵکەوە بچین کە هەنایان بۆ دەبن. کارەکانمان ڕۆژانە هەیە هەلبەتە لە کاتی کارکردن تۆزێک ئاستەنگ دروست دەبی کێشەمان بۆ دروستبی کێشەکانیش لە ڕووی هاتوچوو لە ڕووی جادەوە لە ڕووی قانونەوە لە ڕووی هاوڵاتیانەوە کێشەی زۆرمان بۆ دروست دەبی. مەسەلەن کاتی وا هەیە کە کێسەکان لەسەر جادە کەوتو حادیسەک بووە خەڵکانێک هەڵیان گرتیتەوە تەمان ئەو خەڵکەکە هەڵی دەگریتەوە لە دڵسۆزی خۆیتی لە پەرۆشی خۆیتی بۆ ئەو کەسە، بەڵام وا باشە دەستکاری نەکاتن ئەگەر شتێکی لێ دەزانی فریاکەوتنی سەرەتایی بۆ بکاتن ئەگەرنا بەس تەنها چاودێری بکاتن کە تەلەفۆنمان بۆ دەکات شوێنەکەمان بەڕاستی پێ بڵێن تا بە زووترین کات بگەینە شوێنی مەبەست و ئیشی بۆ بکەن. هەمومان دەزانین ڕێگاوانەکە قەڵەباڵغێکی زۆری پێوەیە سیارەکانی بەشوەکو سیارەی خەڵک دەڕواتە جادە هەرچەندە سافرەی لەسەر زیادە گڵۆبەکانی لەسەر زیادە پێ دەکەن، بەڵام بە پێی پێویست هاوڵاتیان یارمەتی دادەن. خۆشحاڵی کە یارمەتیمان بدەن و تێمان بگەن بۆ ئەوەی بە زووترین کات بگەینە شوێنەکان و پۆینتەکانیشمان لە هەولێر مەحدودن، ینی مەسافەی ڕێگایەکە هەر ئەوەندەیە پێڕادەگەین بەڵام بە پێی پێویست دەگەین. ئێمەش دیسان تووشی ئەو حاڵەتانە دەبینەوە لێ پێچینەوەمان لەگەڵ دەکرێت لەلایەن محەق عەدلیەکانی مستەشفیەکان. ئێمە دەچین کاتێک کەسێک لێ قەوبایە کەسی لەگەڵدا نییە، ئێمە ئەچین لەوێ هەڵی دەگرینەوە کابرا بەتەنیایە هەڵی دەگری دەی نییە خەستەخانی لەوانەیە جاری وایە لەبەر ئەوەی ژیانی زۆر لە خەتەردایە لە ڕێگا دەبریتن دەیگەینی خەستەخانەی تووشی لێ پێچینەوە دەبێت خەڵکانێکی عینەن نەفسی هەمان موشکلەی هەیە دەیگەینتە خەستەخانەی لە خەستەخانەی تووشی کێشە و گرفت دەبێت لەگە محەق عەدلیەکان و تووشی لێ پێچینەوە دەبن. هیوادارم محەق عەدلیەکان ئەوە تێمان بگە کە ئێمەش ئەرکێکە پێمان ڕاست پێدراوە ئێمەش فریاکەوتنین بەمانای ئەو خەڵکەوە دەچین پێویست ناکاتن ئەو لێ پێچینەوە لەگەڵ ئێمە بکەن. لەبارەی شێوازی فریاکەوتنەکان دەمانەوێت لەگەڵ بڕێوەبەری نەخۆشخانی فریاکەوتنی ڕۆژئاوا قسە بکەین کە ئاخۆ ئەم بەهانەوە چوونانی لەلایەن هاوڵاتیانەوە ئەنجام دەدرێت تا چەند گرنگە بۆ سەلامەتی قوربانیەکە. فریاکەوتنی خێرا بۆ ئەو نەخۆشانەیە کە تووشی حادسەیەک دەبن یان تووشی بەربوونەوەشی لە ناکاو دەبن یان سووتانێکە یان هەندێک جار گولێ و شەڕە و ئەو فریاکەوتنی خێرایە ئەمە کە عادەتەن پێی دەن حالە تاریە لە 24 ساعت یەکەم لە 24 ساعت کاتژمێر یەکەم. بۆ نمونە
یەکێک بەربیتەوە لاقیشکایە لە 24 ساعتی کاتژمێر یەکەم ئەو پێدەن فریاکەوتنی خێرا حالتی طارئە بە عەرەبی پێدەن یان وۆرڵد کەیزی پێدەرێن بە ئینگلیزی. طبعا ئەوە لە خلالی 24 ساعتی دەبی بگەندرێتە خستەخانە و هەندێک نەخۆشیە نەک 24 ساعت بەڵکو لە چەند دقەی یەکەم دەبی بگاتە ناو نەخۆشخانە لە فریاکەوتنەکان. ئێمە لە هەولێرە دوو فریاکەوتنی زۆر گەورەمانێ فریاکەوتنی ڕۆژئاوا و فریاکەوتنی ڕۆژهەڵات کە بەپێی ناوەکانیان دەکەوتە ڕۆژئاوای هەولێر و ڕۆژهەڵاتی شاری هەولێر. هەر نەخۆشە کە دێتن کە لە 24 ساعتی یەکەم یان کە حالەکە مەسەڵەن خوێن بەربوونێکی لە ناکاوە بەهۆی سەقوایان بەهۆی هەر شتێک بیان مەسەڵەن حادسەی سارەیە کە دێتن کە ئێستا گەلێک زۆر بووە تەمان ئەوە کە دێتە ناو نەخۆشخانە چارەسەری سەرەتایی بۆ دەکرێت چارەسەری سەرەتایی و هەندێک جاریش بەڵکو و نەشتەرگەری گەورەشی بۆ دەکرێتە بەداخەوە ئەمە ئەو سیستمی گواستنەوەی نەخۆشمان هەندێک زەعیفە نەک لە هەر شاری هەولێر بەڵکو لە کوردستان و لە هەموو عێراقیش زۆر جار دەبینی حادیسەکە لە ناوەندی زادەی بووە زۆر جار دەبینی نەخۆشەکەی سوار دەکەن سواری سیارەشی دەکەن یان کابرا ئەوی خۆی لە نەخۆشەکە لە تێپەڕیە خۆی لێدایە بەخۆی سواری سیارەی دەکات و دەهیت یان زۆر جار دەبینی هەندێک جار مەسەڵەن دەبینی نەخۆشێک بەردەبتۆ لە ناوەندی زادەی یەکێک هەروەها سواری سیارەی خۆی دەکا و یعنی هۆڕنی لێدە لە ناوەندی زادەی و دەڕوا و بە ڕۆنگ ساید دەڕوا و احتیمالێ تووشی کێشێکی هاتو تۆش بیتن یان زۆر جار دەبینی خۆی لێکەچیدایە ئەو ڕۆیشتیە ساقەکەی پشتی دێ هەڵی دەگریتن طبعا ئەوە یەک دوو مشکلە مالۆ دروست دەکە یەکەمینیان لە ناحیەی قانونیەوە لە ناحیەی پۆلیسەوە مشکلەمان بۆ دروست دەکاتن محقق عەدلیەکان مشکلیان دروست دەبیت چونکە ئەوەی هینایەتی ئەو مەسئولە لەسەر ئەو نقطە ڕقم یەک نقطە ڕقم دوو کەەوە زۆر مهمە لە ناحیەی علمی هەندێک جار کە نەخۆشەکەی هەڵدەگرن بە سەقەتی هەڵی دەگرن یعنی زۆر جار وا دەبیتن نەخۆشەکە بەخۆی پێی زۆر نشکە پێەکەی بە خراپی هەڵدەگری لاقەکەی زیاتر دەشێت یا مەسەڵەن بە شێوەک لە ناو سیارەکەی دایدەنێتن تەنگە نەفەس بۆ تەنگە نەفەسر دەبیتن زۆر جار نەخۆش دێتن بەهۆی زۆر بەسیتەوە مردیە یعنی لە ڕێگایەوە مردیە بەس یعنی ئەگەر بەسەرەن سەرەکەی کەمەک بڵند کردبا یان بەس لاقی کەمەک بڵند کردبا یان بەس ئەگەر هەندێک بە جوانی لە ناو سیارەکەی درێژی کردبا ئەوە نەخۆشەکە زۆر ڕەزی باشتر دەبێت. هاوڵاتیان ڕێزیاوازیان هەیە لەبارەی بەهاناوە چوونەکان و ئەوان ئەم شێوازی لێکۆڵینەوە یا سەیدەی لە پاش ڕووداوەکان لەگەڵ فریادڕسەکان دەکرێت بە کێشیەکی دادنێت بە تایبەت لەو کاتی بەهۆیەوە دووساری ڕاجران دەبوون. تووشی حادسە شتێکی بەڵێ هاوکاری دەکەم وەکو هاوڵاتیەک بەس لەبەرەوەیان کە هیناتە تەواری زۆر جاروەیە پۆلیسۆ تووشی مشکلە دەکەن دەدگرن و 5-6 ساعت لە کاتت دەگرن بە هەندێک ڕێک مشکلەیە مانگونێک پێش ئێستا حادیسەک بۆ ئافرەتێک و منداڵک بوون سیارێک ملی لێ نابنەوە بەخۆ مینام ئەو تەواریە ئێرفانە سایەخەکە دەویست نێتن لەگە سایەخەکە هینامە ئێرفانە چوومەکە پۆلیسەکان بۆ کاکەوە سایەخەکەی و دەستخۆشیان لێکمەوە ڕۆیشت ئەگە سایەخەکە نهاتبایە تووشی مشکلەکەی دەبوو لەوانەیە منیان بگرتبایە هەتا حادیسەکەیان دەدیتەوە کەسێک لەوانەیە تووشی ڕووداوێکی هاتوچۆبی لە پێشە من لەوانەیە ئەمن بمە فریا ڕەسی ئەو کەسە بەڵام یەکسەر ئەو شتە دێتەوە فکری من لەوانەیە بگیرێم نازانم بەچی ئاسایەک لە خەستخانە دەگیرەی 3 ڕۆژ 2 ڕۆژ ئیزراعەت لەگە دەکەن ئەوە دەبێت هۆی ئەوە ئەم لە کنێکەش ئەوش لە کنێکەشکا بجێرتەوە ئەو شتە بەردەوام بیوای لێدێ لەوانەیە کەسێک لە بەر سایت و بمرێ نەوێری ئەو شتە بکەی بەڕاستی پێویستە حکوومەت بە دواداچنێک بەو کێشەیە بکە وەکار ئاسانی بکە با کەسەکە ئیزراعەتی لەگە بکرێت نیو سەعات 20 دقیقە چارێکە کە هیچ شتێک نەبوو بەڕێکە وەگە ئەو شتە بەردەوام ناو خەرچی پەرە بستێنێتەوە ئەو دیاردەیە نەمینێت کە کەسێک فکر لە گرتن بکاتەوە وڵی ترسێ لە دری خەرچی ئەگەنا یەک بە خۆم ئێستا دەعمەک بیان شتێک بی کابرا لێ کەس دەوێ نەبی ناتانە بیبم ماتۆڕێک لە نەفەرێکدا بە تاقتێنێ ناتان بیبم حەز دەکەم بیبم بەس دەستێن بگیرێت. چەند خولەکێک پێش ئێستا ڕووداوێکی پێکدادان لە نێوان ماتۆرسکیلێک و بارهەڵگرێک ڕوویداوە ئەو کەسەی دەبینرێت لە دواوی ئۆتۆمبیلەکە ئەوە قوربانی نێوڕووداوەکەیە لێرە پزیشکەکان لە هەوڵی ئاساییکردنەوەی باری تەندروستی ئەم کەسەدان ئێستا هیچێک لەم کەسانی کە قوربانیەکەی گەیاندوتە نەخۆشخانەی فریاکەوتن
لەگەڵ لێکۆڵەرەوەی یاسایی لەبارەی ڕووداوەکە قسە دەکات. دوایەوەی زانرا شوفێری باڵهەڵگەرەکە لەگەڵ قوربانیەکەدا هاتووە، پۆلیس ئەوەی دەست بەسەر کرد تاوەکو پۆلیسی شوێنی ڕووداوەکە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن و دواتر دادوەر بە پشتبەستن بە وتەکانی شۆفێری باڵهەڵگر و قوربانیەکە ئەگەر ڕەوشی تەندروستی باش بێت و ئەنجامی لێکۆڵینەوە مەیدانیەکان بڕیار لەسەر تاوانەکە دەدات. سەبارەت بۆ ڕووداوانی کەوا ڕۆژانە ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە، زۆربەی ڕووداوی هاچۆن لەو ڕووداوی هاچۆنە زۆربەیان خەڵکی خێرخواز دەهێنێ بۆ نەخۆشخانە لەبەر کاریگاری ڕووداوەکە خەڵکەکە ئەپەشۆکێ خەڵکی خێرخواز دەهێنێت. لەم حاڵەتەدا ئێمە دەست دەکەین بە لێکۆڵینەوە، ئایا فعلەن ئەو خەڵکی خێرخوازە فعلەن خێرخوازە هێناوێتی یاخود بەخۆی تاوانبارە لی داوە هاوڵێتی. ئێستا زۆربەی هاوڵاتیان زۆر بەی کاتەکان بۆمان دەرکەوتووە زامدارەکە لە عەرد کەوتووە کەس ناچێ بە دیارێەوە. لەو حاڵەتە من ڕێنماییم بۆ هاوڵاتیان هەیە لە ڕووداویوە ئەگە کەس نەبوو بێنێتێ، بەڵام خەڵکێک لەو دەور و پشتە هەیە ئەو کە کاری خێرخوازی ئەکا دەهێنێت با دوو شایەت بگرێت ناوەکانیان ڕقمی تەلەفۆنەکانی وەگرێت ئەو با بێنێ بە ئەرکی خۆی بێنێتە بۆ نەخۆشخانە بۆ ئەوی فریای معالەجەکردنی بکەوێت. پاش ئەوەی کە هێنای ئێمە وەکو تحقیق ئێمەی ئاگدار کردەوە، ئێمە ناوی شایەدەکان وەردەگرین، ناوی خۆشی وەردەگرین، ئەو کاتە ڕاستە عملیاتەکە تۆزێ وەختی ئەوێ کاتی ئەوێ، بەڵام دەبێت سەبری کە ئەو هاوڵاتی کەوا دەهێنێ وەکو خێرخواز بەمەرجێ، بەڵام دوو شایەت بگرێت لە کاتی ڕووداوەکە کە ئەو دەهێنێ بۆ نەخۆشخانە، بەڵام سەعاتێک سەعات و نیوێکی پێچێ هەتاکووە گەنێ نەتیجێ. هەر ڕووداوێک ڕوودات ئەوە وەک نێریتێکی کۆمەڵایەتی هاوڵاتیان بە ئەرچی خۆیانی دەزانن بەهانەی قوربانیەکەوە بچن. دواتر بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی ڕووداوەکە و بکەرەکە ئەم کەسانی بەهانەی قوربانیەکەوە دەچن لێکۆڵینەوە دەست پێ دەکەن. بەڵام ئەوەی کێشەیە هەمیشە لە کاتی لێکۆڵینەوەدا خەڵکە فریادڕەسەکانیش بۆ ماوەیەکی کاتی ڕادەگیرێت. دەمانەوێت لەبارەی میکانیزمەکانی یەکلابوونەوەی کێشەکان زانیاری وەرگرین. بەڕاستی بەنسبە هەر تاوانێک کە ڕوو دەداتن لە شەقامی گشتیان لە شوێنەشی گشتی بیتن، پێویستە ئەو کەسێک کە زانیاری هەیە بەو تاوانە بە زووترین کات هەواڵ بداتن بە دەستگاکانی لێکۆڵینەوە، دەسەڵاتی لێکۆڵینەوە. و هەروەها لە هەمان کاتدا بە زووترین کات هەر کەسێک زانیاری هەیە بەنسبەت ئەوەی کە ئەو ڕووداوە ڕوویداوە یان ئەو شەخصە لەوێ کە مصابە یان هەر شتێک بیتن پێویستە بە زوون کە هاوکاری بکاتن، بسێتن هاوکاری بکاتن و هەروە بیگەێنێت نەخۆشخانە. چکە بەڕاستی جەریمە بە دوو فعلی ئەنجام دەدەیت، بە دوو ڕێگە ئەنجام دەدەیت، یانەوە کە بە ئەرێنیە ئیجابیە بە فعلی ئەنجام دەدەیت، یان بە نەرێنیە کە سەلبێت جەرامی سەلبی پێدەرێن. بەڕاستی جاری وا هەیە کە شەخص ئەگەر خۆی لە خۆیدا کە بزانێت یەک پێویستی بە هاوکاری هەیە لە ئەنجامی تاوانە یان هەر شتێک بیتن هاوکاری نەکات خۆی لە خۆی تاوانە بەرپرسیار دەبێتن. بە پێی مادەی 247 لە یاسای سزادانی عراقی باز دەکاتن کە سزای ئەو کەسان دەردێتن کە هاوکاری ئەو کەسان ناکە کە لێ قەوماون، هەروایە کە پێویستە بە هاوکاری هەیە. وەلەو کاتەشدا کە ئەوانەی پێویستە باکە هاوکاریان دەکەن ڕەوای نەخۆشخان دەکەن و لە نەخۆشخانەکانش فەرمانگەی لێکۆڵەری و دادوەری هەیە، ئەوان دەم و دەست دەکەن بە لێکۆڵینەوە لەم تاوانە. بزانن ئەو شخصە کە هێناوی چۆنە یان چۆنە علاقەتی چۆنە، چکە زۆربەی کاتەکان کە ئەوە تاوان لێکرا و کە زیانی پێدەگاتن کە لێرە دێتینانی ساوی پێدەگاتن لەو حالەتانە ئەو کەسەی کە دەهێنتە نەخۆشخان خۆی تۆ لە حالەتەکەن زاروێت تۆمەتبار دەرچووە کە دەزانێتن بیداد عیلاجی دەکات و لەگەڵی دەبێتن کە بزانانی هەندێک وەزعی مستەخر بۆ ڕادەکاتن. نا هەموو هاوکاریکردمانەوەی نەکە کەسێک تاوانبارە. بۆ نوۆش لە جەنابتان باس کرد کە ئەو کەسە هاوکاری ئەکات و دەیگەێنێت نەخۆشخانە شوێنێک ئەو کەسە تاوانبار نییە لێکۆڵین لەگەڵ ئەنجام دەدێتن لە فەرمانگەی لێکۆڵەوە دادرێت نەخۆشخانەکە پاشان بۆ نمونە دەهێنێتە بەر دادوەری تایبەتمەند یان دادوەری لێکۆڵینەوەی ئێشێگر ئیفادە وەردەژێتن بزانێت ئایا ئەو بەڵگانەی کە لەژێر دەستن ئایا ئەو شخصە پەیوەندیەکە بە تاوانەکە بیتن ڕێکاری یاسای دەرەق ئەنجام دەدێتن بەڵگە بزان هیچ پەیوەندی بە تاوانەکەونە بۆ نمونە یان ئەو کەسە یانی هیچ بە تاوان بە ئیسلام ناکەت و هەروەها لەگەڵ ئەوەشدا هیچ لێپرسنەوەش یاساش لەگەڵ ناکرێت. یاساکان پێویستە بە پێداچوونەوەیە. چکە ئەم یاسایانە لە زوروفەک دانراون کە لەگەڵ ئەو زوروفە بگونجێتن کاتی خۆی کە دانراون بۆن لە قانون عقوباتی عراقی لە ساڵی 1969
ئەو قانونە یان تەشریح کراوە بەڵام پێویستی ئەمە یاساکە پێویستن بەدواداچوونەوەی بتن کە بگون زیاد لەگە بارودۆخی ئێستا لەگە زۆرفی اقتصادی لەگە زۆرفی ئەو زۆرفێک ئێستا خەڵک تیا دەژێتن یان بەڕاستی جەرایم زۆر بە ڕێگای توڕقی جەرایم زۆر بە یان ئەوانەی بۆ نمونە شاهد هەیە پێویستن بەڕاستی بە یاسایەکە کە پارێزگای لە شاهد بکات لە هەواڵدەر بکاتن لەو شتانە. یەکێک لە شارەزایانی بواری یاسایی میکانیزمی یەکلابوونەوەی دۆچەکان بە شێوازێکی کلاسیک دادنێت و ئەم باز لە بالیکترۆنیکردنی شێوازی وتەدان لەبارەی ڕووداوەکان دەکات و بە هۆکارێکی دەزانێت بۆ ئەوەی هاوڵاتیان چی دیکە بەدە لە ڕاوچێوە لەمانەی لێکۆڵینەوە و ئەرکە یاساییەکان نەڕوانن. سەرەتا یاسا کۆمەڵە بنەمایەکە بۆ ڕێخستنی بەرژەوەندیەکان یاخود بڵین کۆمەڵە بنەمایەکە بۆ ڕێخستنی پەیوەندیەکان و پاراستنی بەرژەوەندیەکان. بە شێوەیەکی گشتی یاسای هاتوچۆ بەشێکە لەو یاسایانەی کە لە کۆمەلگا هەن بۆ ئەو بابەتەی پێی دەڵێن ڕەخستنی پەیوەندەکان و پاراستنی بەرژەوەندەکان. بەشی 23 لە یاسای هاتوچۆ لە 3 بڕگە سزای بۆ ئەو شوفێرانە داناوە کە پابەند نابن بە ڕێنماییەکانی هاتوچۆ. لەوانە لە بەڕگەی یەکەم بێگومان سزاکەی سووکە بۆ کەسێکە کە حاڵەتێک ڕێنماییەکانی هاتوچۆ جێبەجێ ناکە و زیان دەگەیەنێ بە کەسێک یا بە سامانی کەسێک. لە بەرگەی دووەمیش بە هەمان شێوە سزاکە تۆزە قۆز دەبێت. بەڵام لە بەرگەی سێم کە ئەوی بەبەستی بەڕێستانەتیشی بخینە سەر ئەوەیە کاتێک کە شوفێرێک بەبێ ئەوەی کە ڕێنماییەکانی هاتوچۆ جێبەجێ بکە و پێی ڕەو بکە و زیان بە پیادە بگەێنێ و برینداری بکە و لەسەر شەقام جێ بێڵێ بێگومان لێرە سزاکەی قورس دەبێت و هۆکارێکە بۆ قورسکردنی تاوانەکە کاتێک شوفێر پیادە جێ دەڵێ لەسەر شەقام. لە سەرەتای هەموو دۆسیەک بە ڕێزدادوەری لێکۆڵینەوە پاڵپشت بە گفتاری لایەنەکان ڕێکارەکانی لێکۆڵینەوە بەڕێوە دەبات. لەبیرمان نەچێت بە ڕێزان لە دادگای لێکۆڵینەوە پێویستیان بە چەندین بەڵگەیە بۆ ڕێخستنی دۆسیەکان. ئەو دۆسیانە لە دواییدا لە دادگای تایبەتمەند لەسەر ئەنجامی لێکۆڵینەوە لە دادگای لێکۆڵینەوە بڕیار لەسەر سارەنووسی تۆمەتبارەکان دەدرێت. بەشێک لەوانەی کە ڕۆڵ دەجێڕن لە دروستکردنی بڕیارەکان لە دادگا شاهێدە یاخود کەسێکە کە لە ناو ڕووداوەکە کاری ڕووداوەکەی بە چاوی خۆی بینیوە هەرجارێکی تر پێی دەڵێن شاهێد یا ئەوەی کە هاوکاریشی کردووە وەکو هەواڵدەر ئەمانە هەمویان دەچنە ئەو چوارچێوەیە کە دادوەری ڕێزدادوەری لێکۆڵینەوە زۆر کاری پێیانە ئەگەر ئێمە ئامانزمان ئەوە بێ کە هۆشیاری زیاتر بدەین بە تاک و ئامانزمان ئەوە بێ یاسا زیاتر پەیڕەو بکەین و ئامانزمان ئەوە بێ کە لە ڕێگای پەیڕەوکردنی یاسا کۆمەلگاکەمان بەرەو هۆشیارێکی باشتر و تەندروستێکی باشتر ببین دەبێت بیر لە بەشێکی ئەولایەنەش بکەینەوە کە کاری دەستگاکانی لێکۆڵینەوە و دادگاکانە. بێگومان ئەو کاری ئێستا لە دادگاکانی هەرێمی کوردستان هەیە و بە تایبەتی لە شاری هەولێر ئەمە ئێستا نییە چەندین ساڵە بەو شێوازە دەڕوە و هەوڵێک هەبوو چەند ساڵ بەر لە ئێستا هەوڵێک هەبوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە سیستەمکردنی بەشێکی دادگاکان ئەویش دادگای لێکۆڵینەوە بوو بۆ ئەوەی هیچنا ئەگەر کەسێک وەکو شاهد گفتاریدا لە بنکی پۆلیس گفتارەکە بدا و گفتارەکەی بە شێوازی ئۆنلاین بێ بۆ بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بۆی گفتارەکەی پەسەند بکات. ئەمە بەشێک دەبێت لە هاوکاریکردن و لە سوکردنی ئەرچی ئەو کەسێک کە هەواڵدەرە یا شاهیدی ڕووداوەکەیە بێگومان هەر لە بنکی لێکۆڵینەوەکە ئەرکەکەی تاوا دەبێت ژمارە مۆبایلی وەردەگیرێت لە کاتی پێویست ئەگەر دادگا پێویستی پێبوو ئامادەی دەکات. بۆیە هیوادارم سیستەمی ئۆنلاین لە بەشێک لە دادگاکان پێڕەو بکرێت بە تایبەتی دادگاکانی لێکۆڵینەوە. هەر کەسێک لە شوێنێکدا دووچاری بارێکی تەندروستی نەخوازرا و بێتەوە وەک ئەرکێکی مرۆڤایەتی پێویستە ئەم کەسانی لە دەوروبەریدان بەهانایەوە بچن. لێرەدا تیشک دەخینە سەر شێوازی فریاکەوتنی سەرەتایی بۆ ئەم کەسانەی کە دووچاری ڕووداوێک دەبنەوە. زۆربەی ئەو حال بە حکومیەوەی ئەمە تەواڕینە و زۆربەی هەرە زۆری حادسەکانی شاری هەولێر و دەوروبەری هەر حالەتە چی نەخوازراوە بێ بۆ نمونە حادسەی سیارەی بێ سووتان بێ بەربوونەوە بێ گولە بێت یاخود پێکدادان بەربوونەوە لە شوێنێکی بەرز بێت بە حکمیەوە ئێمە تەواڕینە زۆربەی هەرە زۆری ئەو حادسانە دێتە مستەشفای ئێمە زۆربەی ئەو مشکلانەی کە لە بۆمان دێتە پێش زیاتر لە بۆ ئەو تەوعیە کەمەیە کە لە ناو خەڵک بڵاوبوویتەوە هەتاوەکو نەخۆشەکەی لە جێگای حادیسەکە یاخود لە جێگای ڕووداوەکە دەگەینە نەخۆشخانە. بۆ نمونە
ئەمە حادسەی سیارە زۆر دێتەوە مستەشوای بە تایبەتی یعنی RTA پێ دەڵێن کار ئەکسیدنت زۆر دێتە ئەو نەخۆشخانەی لەبەرەوەی بەشی جملە عەسەبی تەنیا لە نەخۆشخانەی ئێمە نیڕۆسێرجەری لە نەخۆشخانەکەی ئێمە کار دەکات و بە عملیات و بە هەموو بەشەکانیەوە بۆ نمونونەکە حادسەی سیارە دەبێت کە بیدایەت ئەمە دەچینە سەر نەخۆشەکە کە لە دەرەوەی مستەشواینا هیچ معلوماتێک تۆبیمان نییە هەرنا دەتوانین تۆزێک لە ئیشی دکتۆرەکان کەم بکەینەوە لەو دقەی کە دەگەینە سەری ئەمە کردداری ABC-مان هەیە لە تۆپ ABC پێ دەڵێن ABC بۆ هەر کەسە کە گەیشتێ سەری جاچی بەربوونەوەی بۆ حادسەی سیارە بوو کە تۆ چویە سەری لە سیارەکە دەرتێنا یەکەم شت ئەی پێی دەڵێن ئێروەی واتە ڕێڕەوی هەناسەدانی ئێمە دەبێت بە باشترین شێوە ڕێڕەوی هەناسەدانی ئەم بۆ ڕێی ئێرەی بۆ ڕاست بکەینەوە و تاکید بینەوە لەوەی کە هەناسەی دەبێت بدات یعنی ئەگەر هاتو نەخۆش هەناسەی نەدات یەکەم شت ئەو ئەی نەبوو کەواتە ئەوکانی کەشی نابێ هێواش ئەوانی کەش لە دەست دەداتن بۆیە دەبێت ئەی ئێروەی یەکەم شت بیکەینەوە یعنی ئەو ڕێڕەوی هەناسەی بکەینەوە وا بکەین ئەگەر شتێکی کەوتۆ بەری دەری بێنین جاچل بە لێدان لە پشت بێت یاخود خستنە سەرتەنیش ئێروەی بۆ بکەین دوو برێثینگ هەناسەدانی خوارەوەی هەناسەدانی خوارەوەی تەماشای زگی دەکەین بزانین لێدان هەڵدەستێ و دانیشتنی هەیە کەواتە ئەگەر ئەمە ئێروەیمان کردەوە ڕێڕەوی هەناسەی و بیشمان بۆ بە دیار دەکەوێت کە هەناسەیدا سینجی یانزگی بەرز دەبێتەوە یاخود نزم دەبێتەوە لە هەمووی مێنێتە پاشان سیرکولیشن یعنی ڕێڕەوی خوێن سیەکە سیرکولیشن ڕێڕەوی خوێن ئەو خوێن بەربوونە خوێن بەربوون لە هەر جەیەک بوو کە باشەوەی هەناسەدانیمان چا کرد و ڕێڕەوی هەناسەیمان کردەوە ئەنجا دەینە سەر خوێن لە هەر جەیەکی بوو نابێ بچین بەوش بە شتێکی تۆن بیبەستین چونکە لەوانەیە ببێتە هۆی لە دەستدانی ئەو شوێنێ بۆ نمونە دەست بێ ئەگەر زۆر تۆنمان کرد ساینۆسس دەبێ شین دەبێتەوە احتیمال ئەگەر کەیشتە مستەشفاش نەخۆشەکەش باش بوو احتیمالە لە داهاتوو دەستی لە دەست بدات بۆیە دەبێ بە هەر شێوەیەک بێت چ بە زەختکردنە سەروی بێ بەدەست ئەگەر بۆ ماوەی 5 خۆلک بێتاوەکو تیمەکانی فریاکەوتون کە ئێستا خۆشحاڵانە لە هەموو جەیەک لە هەولێر بڵاو بوونەتەوە لە دەرەوەی هەولێریش بە هاوکاری بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر لە هەموو جێگایەک هەیە و ڕقەمیان و ژمارەیان مەوجودە بۆیە تاوەکو تیمەکانی تەندروستی دەگەنە سەر ڕووداوەکە بتوانی ئەو خوێنە تەنها زەختی لەسەر بکەی بۆی ئەو خوێنە لە ناو لەشی نەخۆشەکە ئەو کاتە نێتە دەرەوە تاوەکو تووشی حالەتی نەخوازرایی تر وەکو کۆما و لە خۆچوون و ئەو شتانەی نەکاتە زەخت دابەزینەوەوانە لەبەرەوەی خوێن کە زۆر لە بەشەر ڕۆی دەبێتە هۆی زەخت دابەزین و احتیمالی هەیە بگاتە هۆی جان لە دەستدانی زۆر جار پەیوەندیە کۆمەڵایەتیە گرم و گوڕەکان و هەستی مرۆڤ دۆستی و تەنانەت خۆ بە خزم و هاوڕەگەز زانین وا دەکات هاوڵاتیان یارمەتی ئەو کەسانە بدەن کە تووشی ڕوودا و کارەساتی مەترسیدار دەبنەوە ئەمە هەرچەندە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە هاونرخی خۆی هەیە بەڵام زۆر جار هەم دەبێتە کێشە بۆ قوربانی و هەم بۆ خودی هاوڵاتیان و هەر بۆیە پێویستە دووبارە هەرچی دەستگا فەرمی و ئەمنیەکان و ڕۆڵی هاوڵاتیان پێناسە بکرێت و ڕێک بخرێتەوە.